شێخی گەیلانی کۆمەڵی ئەقوالی زۆر گەورەی هەیە. یەکێک لە شتە زۆر سەیرەکانی لە حیاتیە طبعاً پەروەردەی ئیمامی گەیلانی زۆر گەورەیە، دامەزراندنی ئەو زۆر گەورەیە. لە 90 ساڵیە پرسیاری لێ ئەکەن ئەڵێن ئەی ئیمام تۆ ئەوەندە باسی تەسکی نەفس و تەربیە ئەەکەی تۆ خۆت چیت کردووە؟ ئەڵێ وەڵاهی گوناهی ئاشکرا بڕوا ناکەم کردبێت، وە گوناه کە بە دڵا بڕوا بە دڵا بە خەیاڵە تەسەور ناکەم گوناهێ بە خەیاڵما هاتبێت. جارێک ئەفەرمێ لە مەجلیسێکە ئەفەرمێ ئەوە گوم عمرم گەیشتە 90 ساڵ ئەم دوو چاوە ئافرەتێکیان نەبین. سەری شێوازی پەروەردەی ئەم کەسەکە چۆن خۆی ڕائەهێنە لەسەر ئەمە میحنەتە، ئەمە ئیمتیحانە ئێرە، بەڵام لەم ئیمتیحانات ناجحە. بۆیە خوای گەورە ئەم کەلیماتە جوانانە ئەخاتە سەر زمانی. هەندێک لە کەلیماتەکان لە خزمەتتانە باسەکەمی شێخی گەیلانی ئەفەرمێ طر إلى الحق بجناحي الكتاب والسنة. ئەگەر ئەتەوێ بۆ لای خوا بڕۆی بفڕە بۆ لای خوا جل جلاله بە دووباڵەی کتاب و سنە. ئەگەر لە ڕێی کتاب و سنەوە نەبێ قورئان و سنەتی رسول الله صلى الله عليه وسلم هەزاران ڕێ بگری ناگەیتە خوا جل جلاله. نزیکترین ڕێ بۆ گەیشتن بەخوا ئەو ڕێگایە لە ڕێگای کتاب و سنەوە. ئەفەرمێ ئەخرجوا الدنيا من قلوبكم، کورە دنیا دەربێنن لە دڵتانە، إلى أيديكم بخەنە ناو چنگتان، وا نەتگەن فڕێدەن بۆ کافر، نە لە چنگی خۆتانە مسلمان بیڵنەوە بەس مەیخەنە ناو دڵتان. فإنها لا تضركم، چەندێ پارە و سەرۆت و سامانت زۆرە بەس لە دەستا بێ لە دڵتان نەبێ زەرر لێ نادا. چونکە باشترین ماڵ ئەو ماڵەیە ماڵی کەسی مسلمان. ئەتوانێ سەدەقەی پێ بکە، ئەتوانێ بەخوا دنیای پێ بکڕێ ئاخرەتی پێ بکڕێ، لە دڵیشیان نەبێ. ئەفەرمێ لا تظلموا أحدا، کورە قەت زوڵم نەکەن لە یەکتر. ممکنە گوناهەکەی بینی خۆت و خوا عەفوت کە، بس نكي ظلم كي. لا تظلموا أحدا ولو بسوء ظنكم. قماني خراب لدلتانا، قماني خراب ظلم لبراكد نكا بقماني خراب لخوته، قماني خراب بعالم مبا ببراكد مبا بأهل دين مبا مالي ولا فرقي مني وجماعتي مني وحزبي مني وانا اخوة لقيامته. برسياري حزب وطريقة وجماعتي اللي ناكري، برسياري شريعتي اللي اكري چنه پابندي، برسياري ضل اللي اكري چنه خرابيتي ابو چنه باشيتي ابو. أفرمي اعملوا الخير لمن يستحق ولمن لا يستحق. هرچی کردوی چاکەیە جێبەجێکەن، سواء ئەو کەسە مستحق یا مستحق نیە، هەر کردەوەکانی بۆ جێبەجێ بکەن، چاکەکانی لەگەڵا بکەن، حەقتان نەبێت چونکە ئەجری ئێوە لەسەر خوایە لە دنیایە نییە. وتەکانی شێخ زۆر گەورن، کارەباکەیان لێ کوژانینەوە. ئەخیر وتە ئەمویست باسی هەڵوێستی ئەو کەم لەگەڵ زاڵمەکانە. لە هەموو عمری خۆیە لە یەک کاتە نەبووە شێخی گەیلانی لەگەڵ زاڵمێکا بێ، بەڵکو شێخی گەیلانی هەموو کەلیماتەکانی بۆ خەڵک ئەمەیە. ئەڵێ صارت الملوك مەلیکەکانی ئەمڕۆ لكثير من الخلق آلهة، بۆ زۆرینەی خەڵک مەلیکەکانی ئەمڕۆ بوونەتە خوا. ئەم کەلیماتانەی شێخی گەیلانی زۆر گەورە. ئەڵێ بۆ ئەمڕۆ توێتی کورە سەرۆکی حیزبەکەت چییە، سەرۆکی وڵات کێیە، سەرۆکی تەریقەتەکەت کێیە، مەلاکە کێ تۆ شوێنی کەوتوی، شێخەکە کێ تۆ شوێنی کەوتوی، کورە هۆشت هەبێ، هۆشکەرە مسلمان. ئەفەرمێ صارت الملوك لكثير من الخلق آلهة، زۆرێک لە مەلیکەکانی سەرزەوی ئەمڕۆ بوونەتە خوا لە خەڵک. دنیا، دەوڵەمەنی، لەش ساغیت، هێز و توانات لێت بۆتە خودا، هوشیار بە. ويحكم هاوار بو ايوه جعلتم الفرع اصلا، كره فرع كانت اللي بوته اصل، كره مرزوق او كسيك خوي رزق خوازان رازق او وازن معاش رزق ايوه، كره والمملوكه مالكه او كسي خوي مملوكه خوي عبده اللي بوته مليك وبوته مالك وهمشتك، كره كسي فقير داما يقرب سر اللي بوته غني، كام يزور دوله من نبينا بزانه كان فقير ومحتاج لبردم خوايا، عاجز قوية لايتو، مردو زندو لايتو، شين مردو أكوي. أفرمي إذا عظمت جبابر الدنيا وفراعينها وملوكها وأغنياءها ونسيت الله ولم تعظمه. أجر هاتو جبابرو ظالم كان الدنيا، فرعون كان الدنيا، ملك كان الدنيا، دولة من كان أمانة كردن بخوا، ذكري أمانة كرد، باسي أمانة كرد، أمان عظيم بولا ضلي إيوا لبيرت كرد كخوا جل جلاله كان عظيم وقورية.
فحكمك حكم من عبد الأصنام. أما الشيخ جيلاني أفرمي حكمي تورك وكو كسوايا بدء أبرست تصوري أو فكرة إمامك